بەداخەوە باوکم ئەمڕۆ سەعات 8 کۆچی دوایی کرد. شاعری ناوداری گەلەکەمان عین شەونم تەنها باوکێمە نەبوو، هی هەموو میلەتەکەمان بوو. خاوەنی سرودی نەورۆز، جەژنی کوردستانە، جەژنی نەورۆزە، بە تیشتی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە. ئیتر ئەو زاتە لەگەڵمانە نابێ بۆ نەورۆزەکانی تر، بەڵام شعرەکانی لەگەڵمانە ئەژین. کتێبەکانی کە دایناوە فەرهەنگی کوردواتەنی بەداخەوە لە دەبرگا تەبعی کرد، نەیتوانی بیبینێ، لە چاپخانە نەهاتە دەرەوە بیبینێ ئەنجامەکەی. بەداخەوە چەنان دیوانە شعرەکانی و شعری دیوانی جریوە و دیوانی پەندەکانی عین شەونم و مەتەڵی پێشیان و پەندەکانی پێشیان، ئەمە هەموو کتێبن کە چاپی کردووە و هەندێکیش لە ژێر چاپایە. بەداخەوە خۆی بە دیداری شاد نەبوو. ئینشاءڵڵا بە دیداری خاوڵاتیانی شادەکەین لە داهاتووە. زۆر سپاسی هەموو خزمان و دۆستان و هەموو ئەو کەساتیانەکەین کە هاتوون سەردانیان کردوین لە مزگەوت، لە خەستەخانە کە لەگەڵمانە بوون و ئەو بەرەوەی جەنازەکە شێبینەوە بەرەو هەڵەبجە. زۆر سپاسی ئەو کەسانەشەکەین کە لەوێ چاوەڕێمان لە هەڵەبجە لەسەر داوای خۆی و لەسەر وەسیەتی خۆی کە خۆی لە دایک بووی شاری هەڵەبجەیە پێی خۆش بوو چێتەوە بۆ نزرگەی خۆی لێ بنێژرێت.